دەچینە سلێمانی پرۆژەی کتێبی ئینسترۆمیوزیکۆلۆجیست ڕادەگەندرێت کە زنجیرەیە کتێبە لەبارەی میوزیک. سەرتاش دوو کتێب بڵاو دەکرێنەوە بە ناوەکانی میوزیک چییە و ئۆرکێسترا چییە. بۆ گفتوگۆ باشە بۆ گفتوگۆکردن لەسەر ئەم پرۆژەیە بۆی زیاتر زانیاریمان دەرکرێت کە ئەم پرۆژەیە چییە، کتێبەکان بۆ کێ سوودمەند دەبن. بەڕێز توانە حەمە سەرپەرشتیاری پرۆژەکە لە شاری سلێمانی و لەگەڵ ئێمەیە. کاکتوانە بەیانیت باش؟ سپێدەتە باش بێت بەڕێستوانە بۆمە بەحەز بکە ئەف هەردوو پارتۆکە یعنی چاوە میوزیک چیە و چاوە ئۆرکێستراژی چیە، یعنی چاوە تێ بەحەزکردن دوان هەردوو پارتۆکادا. بەیانیتان باش، زۆر سپاس بۆ ئەم دەرفەتە. دیارە ئەم پرۆژەی کە زنجیرەیەکی ماوە درێژە کە لە 50 ناملکی بچووک و لە 50 کتێب پێک دێت. کۆی تەواوی پرۆژەکە سەرجەم باسەکان دەربارەی مۆسیقایە. خۆتان نەزان لە کوردستانە بەهۆی نەبوونی سەرچاوەی زانستی بە زمانی دایک گرفتێکی زۆری بەردەمی خوێندکاران و ڕەوشی موزیکە لە کوردستاندا. دیارە منیش وەکو کەسێکی ئەکادیم وەکو هەم مامۆستا و هەم نووسەرێک و لە کۆڵێرارێکی موزیک لە هەوڵی ئەوەدام کە هێواش شێواش کار لەسەر ئەوە بکەین کە ئەو کلێنە گەورەی کە لە کتێبخانەی موزیکی کوردیا هەیە هێدی پڕی بکەینەوە. بۆیە وەکو بەشێک لە پرۆژەکانم ئەم پرۆژەم ڕاگەیاندووە بەپێی ئەو سەرچاوانی کە بەردەستمە و ئەو ڕانانانی کە دەربارەی مۆسیقای کوردی یا موزیک بە شێوەیەکی گشتی یەکەم بتوانین لە دوتوی کتێب و لە دوتوی ناملکی پچکۆلەیە کۆیان بکەینەوە و پێشکەشی خوێندکاران و ئارەزومەندانی موزیکی بکەین و ئەو کەسانی ئاەوەیە گرنگی بە ڕۆشنبیری موزیکیان بدەن لە کوردستاندا. دیارە زنجیرەی یەک و زنجیرەی دوو کە ئەمڕۆ کاتژمێر 3:30 بڵاوە بێتەوە. ئەم دوو زنجیرەیەکیان بەناوی موزیک چییە کە پێک دێ لە کۆمەڵێ وتاری زانستی و کتێبی دووەمیان بەناوی ئۆرکێسترایە کە کتێبێکی پەروەردەی موزیکە کە دەتوانم بڵێم بۆ سەرجەم قۆناغەکانی خوێندن و بۆ سەرجەم ئاستەکانی تەمەن زۆر گرنگە. ئێمە وەکو زانین بە زمانی کوردی هیچ کتێبێکمان دەربارەی ئۆرکێسترا نییە. بۆیە من هەوڵما لە ناملکێکی بچووکە بۆی ئەو کەسانی کە یانەوێ معریفەیەکیان دەربارەی مۆسیقا هەبێ یا دەربارەی ئۆرکێسترا هەبێ بتوان لە ڕێگای ئەم ناملکەوە زانیارەکانی خۆیان فراوان بکەن. باشە کاکتوانە بەسێوەت کرد کە لە نێو قوتابخانەی میوزیکی کوردی کۆمەڵێک کلێن هەیە. ئەو کلێنانە چین کە دەتانەوێت پڕیان بکەنەوە لە شتێک گرفت هەیە؟ ئێمە وەکو ئەزانین ساڵانێکی زۆرە، من تقریبان کوردستان نزیکی 27 ساڵ بەرەوسەرەوەی کە ئازاد بووە، بەڵام بە درێژایی ئەم چەند ساڵە بەهۆی هەنێ گرفتی سیاسیەوە بەهۆی ئەو گرفتە بەردەوامە نێودەوڵەتیانەی کە کوردستان هەیەتی نەپڕژاینێتە سەر هەنێ لایەن بە تایبەتی لایەنی هونەری. بۆیە هەمیشە هونەر و موزیک لە دواوی هەموو گرفتەکانەوە سەیری کراوە. بۆیە ئەبینین ئێمە ئەگەر بچینە کتێبخانەکانی کوردستانەوە بە زمانی دایک ئەتوانم بڵم ژماری ئەو کتێبانی کە دەربارەی موزیک هەمانە ناگاتە 50 کتێب یا ئەتوانم بڵێم ئەگاتە 50 کتێب ئەگەر یەک دوو دانە زیاتر بێ کە لە هەمان کاتە ئێمە ساڵانە ژمارەیەکی زۆر خوێندکاری موزیکمان هەیە لە پەیمانگاکان لە زانکۆکانی کوردستان. بە بڕوای من هەر چەمکی زانکۆ ئەبوایە بیری لەوە بکردایەتەوە کە 50 کتێب دەرەقەتی دروستکردنی معریفەیەکی باشی خوێنکاری موزیک لەو ناوەندانە نایە. بۆیە بە بڕوای من ئەگەر هەر ناوەندێکی موزیکی هەبێ پەیمانگا هەبێ یا زانکۆ پێویستە 100,000 یا 50 پتر لە 50,000 کتێبە هەبێ لەو بوارە ئەنجا تۆتوانی ناوەندێکی زانستی بکەیتەوە. بۆیە ئەو کلێنێکی زۆر گەورەیە بەداخەوە تا ئێستا فۆکسی نەکراوەتە سەر. بۆیە ئەبینی ڕۆژی موزیکی کوردی لە بازنێکی بچکۆلە ئەخولێتەوە و ناتوانێت بگاتەوە ئاستەی کە میلەتانی دیکە پێیگەشتون. گەرچی ئێمە ماتریال و فەرهەنگێکی فراوانی موزیکیمان هەیە بەڵام هێشتا لە سەردەمی زارەکییاوە نەماتوانیوە بیگەێنین ناو دوتوی کتێبەوە تعبیر لە موزیک و لە ناسنامەی موزیکی کوردی بکەین. باشە بەڕێستوانە تو پێشێوی سەرچاوێنمە باشن هەڕۆسا موزیکژەننمە باشن و دوبارێ موزیکێدا ئەم باشین. باشە بۆ هەیە نەها پێنجی پارتۆک تنێ هەنە دەربارەی میوزیکێ و خواندنە میوزیکێ و زانینە میوزیکێ؟ بە بڕای من
ئەم گرفتە ئەگەڕێتەوە بۆ ئەوەی کە بە درێژایی ئەم چەندین ساڵە ڕاستە لە بواری فەرهەنگی لە بواری موزیک و گۆرانی ئەتوانم بڵێن دەیان ملیۆن دۆلار سەرف کراوە بەڵام بە شێوەیەکی نازانستی و بە بێ استراتیژ و پلان سەرف کراوە هەر بۆیە ئەمە ئەرکی دەوڵەتە دەوڵەت ئەبێ بیر لەوە بکاتەوە کە چۆن ئەم ناوەندانە موزیکی کوردی وەزارەتە تەنها موزیکی کوردی هونەری کوردی بتوانین بله يعني تو بيجي حكومات ببلان دوباره ميوزيك ده تنها وزارة بلكو همو كابين ببورك صوت باش نهات مو قلت بيجي حكومات ببلان دوباره ميوزيك ده صوتك باش بەڵێ من ئەتوانم بە زۆر بەڕاشکایی بڵێم حکوومەت هیچ پلان و هیچ استراتیژێکی ئەوتوی نەبووە و بەڵگەشم بۆ قسەکانم ئەوە تا ئەتوانن حکوومەت سەردانی مەکتەبەکان بکە ئەگەر ژمارەی کتێبەکان لەوەی کە من هێڵم زیاتر بوو ئەو کاتە من ئەتوانم پشیمان بۆ لە قسەکەم بەڵام من وەکو لێکۆڵیارێکی موزیک کە ئەزمونێکی درێژم هەیە لەم بوارە و زۆربەی مەکتەبانم بینی و زۆربەی کتێبانم خوێندۆتەوە و خۆم دەرچووی پەیمانگای هونەرە جوانەکان و کۆلیژی موزیکیشم بۆیە من بە زمانی دایک ئێمە لە قەیرانێکی زۆر گەوری کتێبین و بە ئومێدم لە کابینە ئایندەیە بیر لەوە بکرێتەوە کە سەدان سەرچاوی زانستی بۆ زمانی دایک وەربژێڕین چونکە خوێندن لە کوردستانە بە زمانی ئینگلیزی نییە ئێمە ئەتوانین بڵێ بە زمانی ئینگلیزی سەدان و ملیۆنان کتێب دەربارەی موزیک و هونەر باشە بەرز توانە یعنی حکوومەتی دەستێوە گرتیە یعنی حکوومەتی دەستی میوزیک ژەنە ئەوێن بواری میوزیک ژەنێدا گرتیە کو پەرتوکە نەڤەگوێزم بۆ زمانی کوردی یعنی حکوومەت هاتیە گوتیە قبول ناکەین ئەف پەرتوکێن هەنێ زمانی ئینگلیزی بێن زمانی کوردی یانجی کەمتر خەم هونەرمەند بخوا بووینە پەرتوک نوێز بخوا بووینە بەڕێی من ئەتوانم ئەو بابەتی کە باسیەکەین دوولایانەیە یعنی ئەبێ حکوومەت لە پلانی ساڵانەی و لە وەزارەتەکانە ئەبێ پلانی استراتیژیمان هەبێ ئێمە بۆ 4 ساڵی ئایندە موزیکی کوردی ئەبێ بگەینە چه ئاستێک لە ڕووی زانست و لە ڕووی کتێبەوە بتوانین ژماری کتێبەکانمان چەند زیاد بکەین بۆ ئەمە کاری حکوومەتە کە خەڵک بدۆزێتەوە کە پلانی هەبێ کە ئەگەر کەسانێکی لەم بوارە کە بە پەنجەی دەستم ئەژمێردن بە پێی ساڵەکان بە پێی قۆناغەکان ئەتوانین ژماری یانی ئەم گرفتە کۆتایی پێبێن و خۆتان نەزانن هەموو گرفتێک چارەسەری هەیە چارەسەرەکەشی ئەوەیە کە پلانمان هەبێ استراتیژمان هەبێ و خەڵکی گونجاو بدۆزینەوە من جارێکتر دووبارەیەکەمەوە ئەو پارەی کە لە بواری فەرهەنگی لە بواری موزیک و گۆرانی ئەو بابەتانە سەرف کرا ئەگەر بە ڕێگایەکی زانستیانە سەرف کرایە بە بڕای من موزیکی دیێگەشتە ئاستێکی تر بەڵام ئەو 100 ملیۆن دیناری کە لە زۆر فستیڤاڵ و زۆر بوارە بەکارهێنرێ بە شێوەیەکی تەنها شۆوە نەک لە شێوەیەکی زانستی اوكي باسی ئەوە بکەین بزانین کە ئێوە هیچ پرۆژێکتان هەبووە کە لەلایەن حکوومەتەوە با بڵێن ئەو پرۆژێتان کەنسڵ بکرێیان با بڵێن ڕازی نەبن لەسەری بە شێوەیەکی گشتی مەسەلەکە تقریبا حەز دەکەم بەستمانەوە بە مەسەلەی حکوومەت و لایەنی پرۆژەکە خەریکە لە یەکتری جیابێتەوە من پێتەڵێم حکوومەتی هەرێم ئامادەیە $100,000 بۆ ناهونەرمەندێک سەرف بکات بەس ئامادەیتیانی ئەو کەسانی کە بەجددی لەسەر مۆسیقای کوردی ئیشەکەن ئەتوانم بڵێم هاوکاریان نەکرێت بە بڕی بۆ $1,000 $500 $600 لە کاتێکە هونەرمەندێک کە ئەتوانم بڵێم دەستی هەیە لە وێرانکردنی موزیکی کوردیە $100,000 ئەخرێتە بەردەست بەڵام ئەوانەی کە بە شێوەیەکی ئەکادیم بە شێوەیەکی زانستی کار لەسەر مۆسیقای کوردیەکەن هیچ هەلێکیان نادرێتێ بەڕێی من هەل نەدرێتە هیچ کەسێ بەڵکو گرنگی بدرێ بە پەیمانگا و زانکۆکانی کوردستان ئەو کادرانی لەوێ پێ بگێنن کێشەی موزیکی کوردی کێشەی ناسنامی و فەرهەنگی موزیکی کوردی کۆتاییە باشە کاکتوانە دەستگای پێشڤەخستنە هونەری و ئەکادمیا هونەرن جوانە فەڕەنسی ئەکادمیا هونەرن جوانە ئەمریکی لە نیویۆرکێ هەڕووسا ئەکادمیا میوزیک و هونەرن جوان لە لەندەنێ دهی پشتی ما بابەتەوە دیت مە پچێک ڕسێرچ کرینە بە سەدان پەرتوک بە هزاران پەرتوک ژە عالیە خەلکی وەش بووان چوینە بڕێکن ئۆنلاین هاتینە نوێساندن و بەڵافکردن نە حکمەتی دەست هەبووە لەگەل و نە ئەکادمیژ لەگەل دەست هەبووە و سەرچاوە نەبوو وان خوێندەوان و فێرخوازان بۆچی کوردستانی هین هونەر
هنرمند بس پشت بستن حکومت و دبستن پشت بس حکومت بوچی اف اکادمیین هنه بحث حکومت ناکن بوچی هنرمندن وان نابجن حکومت هاری کاریا مناکن اگر تو کاریجی ریسرچ که بکه و به صدام پرتوک به زمان فرانسوی و انگلیزی و هروسا یعنی امریکی هنه بوان اکادمیان چونه و هنرمند بخوانه بسینه کسی جی پال پشت وانه گره زۆر جوانە پرسیارەکەت لەبەرەوەی لە دنیای وڵاتانی کە زانست و معریفە جێی بایەخە بە بڕوای من هیچ نووسەرێ پێویستی بە سپۆنسەر نییە من وەکو توانە هەمە کە ساڵانێکە لە بواری نووسینە کارەکەم هەمیشە هەوڵما بە بێ سپۆنسەر بە کەمترین سپۆنسەر کار بۆ کتێبەکانم بکەم کێشەی کوردستان ئەوەیە بازاڕی معریفە لاوازە ئەگەر بێت و کتێب بفرۆشرێ و کتێب ئەو داهاتی و مافی نووسەرەکەی پارێزراو بێ و کۆپی نەکرێتەوە و گۆرانی ئەو گۆرانی و سیدیانی کە دروستەکرێ ئەگەر کۆپی نەکرێ و مافی لە چاپدانی پارێزرا بێ هیچ هونەرمەندێک پێویستی بەوە نییە کە حکومەت یارمەتی بە بەڵام ئێمە لەو بوارەشان نەمانتوانیوە کە بە شێوەیەکی باش استراتیژێکی باشمان هەبێ ئەو ناوەندانی کە تۆ باسیەکەیت هەموو ئەو کەسانی کە لەوێ ڕیسێرچەکەن مقابلیان هەیە و من پێتەڵێم هونەرمەند لەو قۆناغە ئەبێ من لەگەڵ ئەو قسەی جەنابتام کە هونەرمەندی کورە بێ لەو قۆناغە دەرس چاوەڕێی دەستی حکومەت بکە بەڵام لەگەڵ ئەوەشا هەنێک پلان هەیە بۆ نمونە لەبەرەوەی کە زانکۆکان مؤسسەیەکی حکومیە پەیمانگاکان مؤسسەیەکی حکومیە ئەبێ حکومەت لەو کایانە کار بکات نەک بڵێن دەست بکات بەوەی کە خێر و سەدەقە بەسەر هونەرمەندانەدا باش بکات من لەگەڵ ئەو پرۆژەیانیم ڕاستە نووسەر کەمە ڕاستە بە شێوەیەکی بەرچاو کار بۆ ئەمان نەکراوە بەڵام بە بڕوای من حکومەتیش بەشێکی ئەم بەرپرسیارەتی بەرشانەکەوێ و بەشێکی بەر هونەرمەندان باشە کاکتوانە بابین باسی پرۆژەکەت بکەین بزانین ئەو پرۆژەیە تۆ باست کرد کۆمەڵێک نامیلکە و کتێب لە خۆ دەکرێت هەمویان خۆت بە تەنها ئەوانە نووسیوە یان با بڵێن میوزیک ژن هەبووە کە هاوکاری تویان کردبێت و ماوەی چەندێک بوو کە خەریکی ئەم پرۆژەیە بوویت من دیارە ژمارەی ئەو وتارانی کە لە گۆڤار و لە وێبسایتەکانە بڵاوم کردێتەوە ئەتوانم بڵێم پتر لە 300 وتاری زانستیە و دوو کتێبم لە ساڵانی ڕابردووە بڵاو کردوێتەوە و بڵێن لە ئەم پرۆژەی 50 کتێبە پرۆژەیەکی لاوەکی پرۆژە گرنگەکانمە ئەویش ئەوەیە کە من هەستم بەوە کردووە کە لە مۆسیقای کوردیا لەبەرەوەی کەمترین ناونیشانمانێ کەمترین باسمانێ دەربارەی موزیک بۆیە هەوڵم ماوە بە شێوەیەکی تۆر کار بکەم و لە 50 ناونیشانە واتە دروستکردنی 50 بابەت 50 ناونیشان لەسەر مۆسیقا بە زمانی کوردی وابزان بە ئەرکی خۆم زانیوە و ئەم ئەرکە وەکو بەشێک لە ئەرکی ئەکادمی خۆمە بەرامبەری موزیکی کوردی نەک چاوەڕێی هیچ ڕسپێکتێ یاک بڵێن شتێکی تر بمەوە لە ئەنجامیم کتێبانە بۆیە ئەم 50 کتێبە بە بڕوای من ئەتوانێت کەلێنێکی بچکۆلە لە مۆسیقای کوردی کەم کاتەوە و بەشێکیان وەرجێڕانن و بەشێکیان ڕانانن و بەشێکیان قسەکردن لەسەر مۆسیقای کوردی و ئەو بابەتانی کە بن بە درێژایی چەندین ساڵە کار لە بواری لێکۆڵینەوە گەڕانی مەیدانی لەسەر مۆسیقای کوردی یەکەم هێواش شێواش لەناو ئەم نامیلکانە ئەکەوێتە بەردەستی خوێنەوار و خوێنکاران و ئەو کەسانی ئەیانەوێت لە بواری موزیکا گەشە بە بواری ڕۆشنبیری موزیکیان بدەن باشە بەرزتوانە فێرخواست یانجی خەڵک چات کاروان پەرتۆکا یان نامیلکا دەستخوابە بینە وێ لە کوردستانی باشووری کوردستانی هەمووی بەڵاو ببن بە شێوەیەکی گشتی دیسان و ئێمە لە بواری بڵاوکردنەوەی کتێبە کێشەمان هەیە ینی یەکێ لەو کێشانەی کە تۆ باسی هەنێ ناوەندی زانستی و کرد لە بواری موزیکا ئێمە کێشەی بڵاوکردنەوەی کتێبەکانمان هەیە ئەو کتێبانە ناتوانین بە لەبەرەوەی کە تۆ هەمووی لەسەر جوهدی خۆتێکەی ناتوانی ژمارەی چاپکردنی کتێبەکانە زیاد بکەی و دیسانەوە ئەو پارەی کە تۆ لە کتێبەکە سەرفیەکەی لە ماوەی ئەتوانم بڵێم تۆ من بۆ ئەم پرۆژەیە ئەگەر بەلایانی کەمەوە ئەگەر هەر ژمارەی ینی هەر زنجیرەیەک 1000 دانە بکەم پێویستم بە 50 ملیۆن دینارە 50 ملیۆن دینارە خەیتە ناو بواری کتێبەوە بەڵام بە دڵنیایی پێتەڵێم بە 10 ساڵ پارەکەی خۆتت بۆ ناگەڕێتەوە ئەمە یەکێکە لە گرفتەکان بۆیە بن هەچۆنێ بێ هەوڵم ماوە لە ڕێگای دروستکردنی سیمینار و لە ڕێگای ئیڤنتەوە
من بەشێک لە کتێبەکانم لە شارەکانە بڵاوکەمەوە یا هەنێ ناوەندی بچکۆلە هەیە کە جێی متمانن ئەتوانم کتێبەکان لەو ناوەندانە بە تایبەتی لە سلێمانی لە هەولێر لە دوهۆک بیگەێنی وە لە ڕێگای ئەو سیمینارانەی کە لە پەیمانگا و لە زانکۆکانی شارڕێخم زۆر جار من کتێبەکان مەگاتە ئەو ناوەندانە بە شێوەیەکی گشتی بەس بە ئومێدم ئەوە ئەم گرفتی کەمی ڕێژەی چاپکردنە لە ئایندە چاپ بکەین و بتوانین ژمارەی کتێبەکان نەک تەنها بە زمانی کوردی و بتوانین بە زمانی کرمانجی بە زمانی باتینی بتوانین کتێبانە بکەوێتە بەردەستی خەڵکو و بینێرین بۆ دەرەوەی کوردستان بە تایبەتی ئەو پارچانەی تریش کە بە دڵنیاییەوە هاوخێنی ئێمە پێویستە ئەو زانستی کە ئێمە هەمان لە نێوان خۆمانە بیگۆڕینە بە تایبەتی باکوور و ڕۆژهەڵات و ڕۆژاوە. زۆر سپاس بۆ بەڕێستوانە حەمە سەرپەرشتیاری پرۆژەی ئینسترومیوزیکۆلۆجیست بە هیوای سەرکەوتن. سپاس بۆ تا و ڕژێکە خۆش بۆتە دخوازم.